سڵای پەگەورتان لێ بچەند خوێندکاران هیوادارم زۆر باش بن. تەنها چارەکێکم هەبووی کە ڤیدیۆی ئەم باکەتانەکەم چکە زۆر دەمێکە لەمان و زۆر دەمێکە داوای کردووە ببین بۆ نووسینگە. جاوەڕێم بزانین ئەم خوێندکارەمان لە پۆلی چەند و چی داوا کردووە. پێش شتێک خوێندکارەکەمان خوێندکاری زانکۆیە. ڕاستی ناوی نازانم لە چه زانکۆیەکە، نازانم لە چه بەشێکە. پێشنیار یەک دوو شتمان بۆ کرد خۆمان ئەگە ناخۆ شتەکانی هەڵبژارد. یەکێک لەوانە ئەم فایلەیە. بۆ یەکەم شت پیشانتانیم چکە پێشنیاری یەکەمی ئێمە بووبووی. چکە هەموو خوێندکارێکی زانکۆ گرنگە ئەم فایلێ پێ بێ پێشم و تۆن خۆشم کە لە زانکۆ بووم بەکار مەهێنا ڕەنگی ڕەشەکەی. دووهەمین هەڵی ناپشم چکە زۆر بەپەلەم ئەبێت تۆزێکی تر بڕۆم. ئەم تێبڵام پێیە. ئەم شێوی داوا کردووە. بابەتی ستانلیش ئەم شێوی داوا کردووە. بەجددی ئەو نەڕاقیە یعنی سێریکەن. شتێکی جوان سادە سووک بەدەستەوە ڕەنگێکی جوان وەختی خۆی لەم شکڵانە تۆزە جیاوازترم هەبووم. هەنە جار لە ماڵەوە قاوەم تێ کە دوو لە زانکۆ ئەم خوارد بەکەمی زۆر نا چکە زۆر تالیبی قاوە نەبووم ئەو کاتە بەڵامتر جار بەکەمی ئەم برد و قاوەم تێ کرد. ئەم دەفتەرەشی داوا کردووە ئەمەیان کۆدەکەتان پێناڵم بە کۆدا لێرەوە ئەکرێتەوە تەنها خۆی توانێ بیکاتەوانێ باشە. ئیتر ئەتوانین بۆ دەفتەری یادگاری بەکاری بێنی بۆ دەفتەری تێبینی بۆی کەس دەستکاری ناکە ئەتوانێت ڕستنی خۆت خێتە بینەکانی هەر شتێکی تایبەتی خێتە بینەکانی بۆی کەس دەستکاری ناکات و کۆدەکەی نەزانێ. بەڕاستی نازانم ئەمی بۆچی داوا کردووە پێویستی بە زانکۆ نییە نازانم بەڵام ئیتر ئەشێ بۆ جوین داوای کرد بێ نازانم چی بڵام. پێویستێکی گرنگ بۆ زانکۆ ئەمەیە ئەم تۆزباکەیە باشە سێریکەن. جا هاوڕیان ئەوە لە پارۆم ڤیدیۆنم نەکردووە بەجددی بیر مەکرد بەڵام ئەم ساڵ جیاواسی کردمان بە کۆمەڵ ئەپدێتی تازەوە کە شتی زۆر تازە ڕوویاوە ئەم ساڵی ژیانمان یعنی زۆر جیاوازترە لە پار خەتە سەوەرم ناکرێ شتانە ڕووبە سەر ئەوکە ناوەکە چەند قوڵە لێرە شۆ گیرفانێکی تایە جامە نامانمێنێ ئەیهێنینەوە تەنها لە بەرخاتری خوێندکاری زانکۆ پەیمانگە. ئەم فایلە بۆ ڕۆژانی تاقیکردنەوە بۆ ڕۆژانی ئاسایی باشە تەلەبێ جاران هەموو شتێکی گر بەدەستیەوە قەڵم لاستیک حاسیبەیەک دنیاشت ئێستا ئەتوانی بخاتەنەوە ئەمە و پاشان دایکخە پاشان کلیپبۆردێک لەم شێوەیە وەرەقەکەی پێوە ئەکات و دایانە یعنی ئەگەر بڵێن زەڕوترین شتی زانکۆ چیە من ئەمەتان پێ ئەڵم لەگەڵ ئەو فایلی یەکەم جاپشانەمان بەجددی ئەو دوانە زۆر گرنگە کە ئەزمموی خۆمە پێتانەڵم منیش لەمەم هەبوو شکڵێکی تر ئێستا ئەمە ئەپدێتی تازەیە زۆر جوانە. یەک مۆمی بۆنداری جوانی پەمەی ڕەنگەکەی پێمەیە بەس خۆی ناوکی سپیە بەس بەجددی بوونی زۆر خۆشە. پاشان پانکێکی باشە شەحنی تیا زانتە چەنە 120 160 ستیکی نۆتە واتە ستیکەری تێبینی پێ ئەڵەن ئەتوان بە مەزەمەکانەوە بلکێنێ و تێبینی لەسەر بنووسێ بۆ دروستنی فلاشکارت نازانم ئەو بۆچی بەکارێنێ بەس لە کەناڵی مۆمەوە واڕۆشتووە بۆ دروستنی فلاشکارت بەکارە. ئەم دەفتەرەش دەفتەرێکی ئەیفای کە لە جا پێ کاتووە ئەوە شکڵەکەیەتی زۆر جوانە لەم فایلە پێکاتوە توانێت قەڵەمی تێ بکا وەکو مەحفەزە کاتژمێرێک پێتان ئاڵم کامەیە 2 ساڵ هێناومانە زیاتریش هەر عیبێ پێتان بڵم کامێ خۆتان بیرناسنەوە کە بۆ ئەلەرم بەکارە بەڵام دەنگی کەمێک گسترە بۆ ئەلەرم ئەگەرێکی خەوی قورس بێ خەبەری ناکاتەوە زۆر مەگەر بڵێ زۆر داماوە لێ بە قورگی بنووسێ اینجا خەبەری بێتەوە ئەگەرنا من بۆ سایکردن پێشنیارەکەم جافێکی 12 ڕەنگی 5 دانە هایلایت لەم جۆرە بەم ڕەنگانش پاشان دوو ستیکەری لەم جۆرە بۆ دیاریکردنی بابەتە گرنگەکان کوپێکی لەم جۆرە لەگەڵ قردێلەکە بەس قردێلەکە خۆی لێ ئەیە ئەم ستاندا خۆتان زان چۆنە ئەکرێتوانێ یعنی توانێت بیکەیت و دایخێت بۆی شوێنە لێ نەگرێت کە ئەتوانی تابلێت و ئایپاد و هاوشێوەکانیانی خەیتە سەر ئەتوانی موبایلی بخەیتە سەر ئەم مەحفەزە ئەمیان زۆر گەورەیە بەجددی سێریکەن من نامنەوە جانتە نەک مەحفەزە سێریکەن چەند گەورەیە هەدە سنوورە بێتە نازانم بەسی خۆم بکەیە سێریکەن اینجا ئەمە گناشوێنی هەیە پێز ناکا باسێکم بچنە تەلەگرامەکە سێریکەن بە ڕەنگی تریش بەردەستە لامان اینجا ئەم ئەزیزە کورسێکیشی داوا کردبوو لەگەڵ کورسەکە نرخی کاڵاکانی گەیشتە تقریبا 100,000 و زیاتر نازان بزە بە چەندێکرد بە 100,000 زیاتر بوو بۆیە ئۆفەری 100,000 گرتیاوانەیە لەمۆم یەکەمیان چیە ئۆفەری 100,000 ئەوەیە کە جەدەولێکی بەیانیان و نیوەڕوان ئەبێتە دیاری بۆی بەڵام ئەم چکە لە زانکۆیە تەنها جەدەولێکی بەیانیان ئەبووە دیاری بۆی باشە ئەمە خاڵێکم خاڵی دووەم هابیتراکردمان هەیە چاودێریکردنی خۆەکانی مانگانەتە هابیترا
چاکەرێکیش بۆ دیاری خاڵی سێهەممان هەیە سێم و چوارم و پێنجەم سێ کتێبی PDF بۆ بەهێزبوونی تەرکیزە کۆمەڵە یاری تەرکیزیە کە قورسن ئاسانی تیا مەمناوەندی تیا قورسی تیا بۆ هەموو تەمەنەکە بێ هەموو کەسە ناتوانێت هەمووی حلکە بەڵام ئەبێتە هۆی زیادبوونی تەرکیزێ ئەو سێ کتێبش بە PDF دیاریە بوو پاشان کتێبی کۆدی مشکی قوتابی کە تاکە کتێبە هەتا ئێستا لێ شوێنەوە بینیوە بۆ دیاری بووی کە نرخی خۆی 25,000 بەڵام بۆ دیاری بووی پاشان کتێبی زمانی جەستەی قوتابی سەرنجاکێشمان هەیە کە باز لەوا کە خوێندکار پێویستە کە چۆن مامەڵە بکات زمانی جەستەی چۆن بێت چۆن خەڵک ڕێزی لێ بگرێ کاتێک کەسێ بەڕێزی بەرامبەرەکە چۆن مامەڵی لەگەڵا بکات چۆن خەڵک وای لێ بکات ئیتر بە هیچ شێوەیە بە شێوەیەکی ناشرین یا بە شێوەیە کە بەهای بۆ دانەنێ سێری ناکات بەڵکو پێ پێچاوانەوە هەمیشە ڕێزی لێ بگرێت و بەهای بۆ دابنێت و حەزکا ببێتە هاوڕێ ئەو کتێبەش دووبارە بۆ دیاری بووی پاشان پێنج ستیکەر بەدڵی خۆی لە پینترست و دیاری ئەکات دا بەڵزێنێ ئێنێری بۆمان و ئێمە بووی چاپەکەین بێ بەرامبەر هەر ئۆفەرێکی ترم بێ چوار لێرا بۆتان ئەنووسم چکە ئۆفەرەکان زۆر زۆرن بەڕاستی بۆ خاوەنی هەموو ئەو ئۆفەران و هەموو ئەو دیاریانە ئێوەش ئەگەرەتانەوێت کاڵاکاتان لە پەراوگەمەوە ئا پێشکەش کرێ بەڵام تکە تاکەشت ئەوەیە کە گلەیمان لێ نەکەن چکە بەخوای گەورەی تەلەڤیزیۆنی زۆر زۆر نامی ناردوو ئەنەوەی ڤیدیۆکانمان لە یوتیوب بۆ دابرین بەخوا جارووە فیرەی ڕیل ناکەوین یعنی ڕیل کە ئاسانترە و کاتی کەمترە کە دقەیە کەمتریشی پێچێ لاوانەیە بەخوا جارووە کاتی ئەوشمانە بۆیە هاوڕێیان ئەوانەتان کە ئەتانەوێت ڤیدیۆ بکەم لانی کەم لە 1 بۆ 7 ڕۆژە بێ بۆستن ئیتر لە چ کاتێکا من مەجالێکم هەبوو ئیدۆزمەوانێ ئەگەر کاڵای کەمتان داوا کرد ئەتوان لە ڕیلەکانە تا ڕادێک باسی کەم یا لە ستۆریا باسی کەم ئەگەر کاڵای زۆرتان داوا کرد بەم شێوازە هەوڵ ئێم I don't promise يعني بەڵێ نام بەڵام هەوڵم کە بیکەمە ڤیدیۆ ئینشاڵڵا لە یوتیوب و پێشم خۆشەکە هەم ناوی خۆتان بڵێن هەم لە چ مەکتەبێکن هەم لە چ پۆلێکیشن اینجا ئێوەش ئەگەرتانە نرخی هەموو ئەم کاڵانە بزانن کە دامان ناوە ئەتوان جۆنی گروپەکەمان لە تەلێگرام بە ناوی پەراوگەی مۆم یانیش کاندڵ ستیشنەری باشە هەموو کاڵاکان لێو دانرا بە جۆر و بە نرخەوانێ بە شێوەوانە بۆ سەرەتای قوتابخانەش ئەتوانن کتێبی خوێندن لە بازنی سفرا بەدەست بخەن کە ئێستا لە پاراوگەکانی شاری سلێمانی و شاری هەولێر و شاری سۆران و لە شاری ئینشاءالله هەڵەبجەش بەردەستە بێ ئایتام دقی بەردەست نەبووە بەس ئینشاءالله بەردەستە بێ ئەتوانن بیخوێنەوانێ واتە زۆربەتان ئەڵێن مامۆستا کری گیاندرمانێتە سەر لە شاری سلێمانی و زۆرە کرێکی بۆ شارەکانی تر بۆ ئەتوان لە شاری هەولێر لە کتێبخانی تەفسیر بەدەستی بخەن پێیجیشیان هەیە یا ئەتوانن لە شاری سۆران لە کتێبخانی ڕۆمان بەدەستی بخەن یا ئەتوانن لە شاری سلێمانی لە کتێبخانی پاندا لە بەریدەکە لە لای نزیک پاسەکانی ڕاپەڕین ئەتوانن بەدەستی بخەن بە هەمان شێوە و لە شاری هەڵەبجەش ئینشاءالله پێتانەڵم لە چی شوێنە بەدەستی بخەن یا ئەتوان لای خۆمان داواکەین و خۆمان بۆتان بنێرین ئێستا شاتینە کۆتایی ڤیدیۆکەمان چون سەری ئۆفەرەکانی پەراوگەی مۆمکەن ئۆفەری 25,000مان هەیە 50,000مان هەیە 100,000مان هەیە ئۆفەرەکان دووبارە نابێتەوە و تاماوەیەکی دیاری کراوە وریابن دوای گلەی مەکەن ئێستا شاتینە کۆتایی ڤیدیۆکەمان هەتا ڤیدیۆی ئاینە بەخۆی گەورەتان ئەسپێرم خۆتان لەگەڵ بێ